سەرەتاکە من هاوسەرگیریم کرد لە تەمەنێکی زۆر مناڵا بووم لە تەمەنی 15 بۆ 16 ساڵە تقریبا ویستی خۆم بوو تەمەنێکی ها مناڵ و هەرزەکاری و مڕاقی لەو تەمەنەیە کە عادەتەن کچ تازە هەڵەیە و لە ڕێی مەکتەب و مشتانە لە ڕێی مەکتەبەوە شەخسێکم ناسی و پەیوەندیەکمان هەبوو دوایەوە پەیوەندێکە ڕێی بۆ زەواج هەموو عیلەکەم مەعارزیەوە بوون کە زەواجکەم نەگونجانەکە چی بوو تەداخولاتی دەور و پشتەکەمان من مناڵ و ئەو مناڵ ئیتر کە زانیم باش نابێ جارێکیان تۆزە دەمەبۆڵێکی ها پەرەیسن دەمەبۆڵەکەمان و گەشتەوەی کە باوکم و عیلەکەم بزانن باوکم سوێنی خوارد کە جارێکی تر تا کۆتایی بە مەسەلەی بێنە و من نەڕۆمەوە خۆشم ئەوە مەویست لەبەرەوەی ها لە هین دەرچوو بوو زۆر پەشیمانم ئەو باجێ کە دوای ئەو زەواجەیەم هەمووی یعنی ها باجی زەواجی یەکەمم بوو ئامۆژگاریم ئەوەیە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەکە کامڵیش بێ عەقڵیان قەت نەکەن لە تەمەنێکی مناڵە زەواج بکەن لەبەرەوەی عەقڵێتە ئەگۆڕێ ئەو دڵە ئەگۆڕێت یەک لە هۆکارەکان کە بە هۆکارێکی سەرەکی دانرێت کە تا ئێستا ڕەگ و ڕیشەی ماوە ڕەنگە پێشکەوتنی کۆمەڵگام هۆکارێک کەمتر کردبێتەوە کاڵتر کردبێتەوە بەڵام لە پاش هەر نمونەیەک کە ئێستا سەرهەڵدا هەست دەکەین کللتور یاخۆ هەست دەکەین چەمکە دابوونەریتەکانەکە ناو کۆمەڵگا ئێستا لەناو هەندێک بنەماڵە و ئایلە و تیر و تایەفە ڕەگی داکوتاوە هەر ماوەتەوە بە نمونە ئەوەی کە ئەوترێ کچان بەرمیلە باروچەند بانەمێننەوە یەک لەو چەمکانەی کە ئێستاش لە زال بەکاری یاخۆ مانەوەی کچ باش نییە ئەوەیەکێکی تر لەو حاڵتانەی کە لە ئێستا هەیە بەڕاستی بەرچاوە چەندین نمونە لە ڕابردوومانە هەیە ئێمە یەک لەو خوێندنەوەی بۆ یەکەی کێشەی ئابووریە کێشەی ئابووریە کە لەو کێشانەی کە باوک و دایک کاتێ قەراری ماڵ دروستکردن ئەدەن لەناو خێزانەکانە بەبێ ئەوەی خوێندنەوەیەکی دوورمەودان هەبێ بۆ حیاتی خۆیان بۆ ژیانی خۆیان ڕێژێکی زۆر مناڵ ئەخەنەوە بۆیە لە پەنای ئەمەیان ناچارە بن ئەو کچانەی کە ئەگەنە قۆناغی پێگەیشتنی خوار 18 ساڵ واتە قۆناغەکە لە سوڕی مانگان و بەرەوسەرتن تێپەڕنەوە هەست دەکەن کچەکان لە ئێستەوە پێویست دەکات کە تەسلیمی خێزانێکی تریکەن پێشکەوتنی تەکنەلۆژیا بە شێوازێکی ناتەن دروست بە تایبەتی سۆشیال میدیا کە نمونەی شتمان پیشانەدا لە ئارایش و لە میکیاژ و لە مەیکاپ و لە جوانکاری و لە بەدلە و لە عەزیەوە ئاکا کچان فێری چاولێکەری بن فێری لاسایکردنەوە بن فێر ئەبن لەو کەسێک کە هاتوتە خەونیانە لە قۆناغێکی هەڵەیە کە 14 ساڵە کە 15 ساڵە ئەکەونە داوی خۆشەویستیەوە ڕاستەخۆ قەراری زەواجی لەگەڵا بن یاخۆ بە پێچەوانە کە کەسێک یەک لەو تەمەنەیە کۆمەڵێک باگراوەندی وێنەی لەناو چاویا چەسپیوە و هەست دەکات ئەگەر زەواجکە ئەتوانێت ئەو باگراوندە بکات بە واقع بۆی قەراری زەواجە چونکە چاولێکەریش لە ئێستایەکێکە لەو حاڵتانەی کە ئەیبینین لێرە و لەوێ کچان لەبەر چاولێکەری و بە تایبەتی سۆشیال میدیا ژینگەیەکی بەهێزە بۆ چاندنی تۆی چاولێکەری لەلای کچانمان قۆناغی خوار 18 ساڵ قۆناغی نوزجا پێگەیشتنە بە ئاساندرین شێوە لە ماوەی چەند ساڵێکدا ئەم خاتونە باڵای ئەگۆڕێ شکڵی ئەگۆڕێ هۆرمۆناتی ئەگۆڕێ بەردەوام لە گۆڕانە لە تێکشکان و لە دروستبوونەوەیەوە تا قۆناغێکی چەسپەی وەرنەگرتووە لەسەر ئەم جسمە بینای قەرار بی لە ڕووی جەستەییەوە خۆ لە ڕووی دەرونیشەوە بە هەمان شێوان لێجا ڕەنگە لە هەرزەکاریە کچێکی ڕووخۆش دەمە پێکەنی وایە بەڵام لە قۆناغێکی ترە کە قۆناغێکی گواستنەوەی دوای زەواجە بێتە کەسێکی خەمۆک ئەم کەسە ئەگۆڕێ ئەم کەسە گۆڕانکاری بەسەرا چونکە قۆناغی هەرزەکاری قۆناغی پێگەیشتنە ئەم خاتونە لە تەمەنێکی ئەوە مناڵە زەواجی کردووە خواستەکانی دابین نەکراوە یاخۆ پێویستیەکانی پڕ نەبووەوە هەموو ئەمانە کەڵەکە بوون تا لە کۆتایە تەقیوەتەوە بۆیە مەرج نییە هەموو زەواجێک پێشەسە لەو دەقەیە ئانووساتە حاڵەتێکی نەخوازرا ڕووبات و بەدڵنیاییەوە زۆرێک لە زەواج پێش قسەکان ئەگەر لە دوای 40 ساڵیش بێ باجەکەی دراوە ئەگەر بە دەردە دڵیەکیش بێت یعنی ئەگەر بە ناڕەزایەکیش بێ خۆت ئەگەر بە خوا نەخواستە بە هۆکارێکی مەترسیدار بێ کە خۆ کوشتن بێ خۆ لە ناوبردن بێ بۆیە لای من وەکو توێژەرێک تاکە چارەسەری سەرەکی یەکەم چارەسەریش بۆ ئەقڵەتی تاکە گەڕێنەوە ئەمەش لە ڕێگەی سیستمی پەروەردە ئەو لە ڕێگەی هۆشیارکردنەوەی ئەلامەکان و ڕاگەاندنەوە لە ڕێگەی تێڕوانینی سۆشیال میدیا بە شێوازێکی پۆزەتیڤ بەشودانی کچان لە تەمەنێکی مناڵیدا بەڕاستی شتێکی زۆر زۆر نابەجێ شتێکی زۆر زۆر ناتەندروستە لە هەردوو ڕووی جەستەیی و سایکۆلۆجیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئافرەتێک
یان کچێک کە تەمەنی لە خوار 18 ساڵەوە بێ هێشتا نە عەقلیەن نە نەفسیەن و نە جسمیەن نە گونجاو بۆ ئەوەی شوو بکە بچێتە ژیانێکی پڕ لە مەسئولیات و ژیانێکی کە نەفسیەن ئەو هەموو زەختی مناڵ بەخێوکردن و ماڵ بەڕێوەبردنەی لەسەر بێ زیانە تەندروستیەکانی ئەبینیت ئەوانی کە لە خوار 18 ساڵۆ شووەکەن نسبەتێکی زۆر معڕەزن بۆ ئیلتیهابات سیرەکە هێشتا جستی و هێلکەیانی ئەوەنە گەشە نییە ئەوەنە تەندروست و گونجاو نییە تا بتوانێت حمل دروست بێ و کە حملیش دروست ئەبێ هێشتا خۆی جەسەدیەن ئەوەنە بەقوت نییە بتوانێت حملێکی تەندروست بێ سیرەکەی ئەوانی خوار 18 ساڵ نسبەتی لە بارچوونتیانە زۆر زۆرترە وەک لەوانی کە لە سەر و 20 و 25 ڕاستی ئێمەڵین ئەم سەر و ئەو سەری تەمەن خوار 18 ساڵ و سەر و 40 ساڵ گونجاو نییە بۆ حمل ئێستێمە باسی خوار 18کەیەکەین کەڵین گونجاو نییە بۆ حمل لەبەر ئەوەی نەفسیەن باش نییە دووەم معڕەزن بۆ ئەوەی زووتر تووشی لە بارچوون بچن ئیتر ئایا لە بارچوونەکە بۆی ئەو بێ کە هێشتا لەشیان بچووکە بەهۆی ئیلتیهاباتەوە بێ بەهۆی نەزانینەوە بێ کە نازانێت لە کاتی خۆی ئەعرازێکی ئازارە ئیلتیهابێ شتێکیە بێ بیگەێنە بە دکتۆرەکەی و عیلاجی بۆ وەرگێت بەڵام من ئەتوانم بڵێم ڕۆژانە دوانسیان ئەبینم کە لە 2000ەکانن شویان کردووە 2001 2002 بەڕاستی یعنی ئەمە بەنسبەت منەوە کێشێکی گەورەیە چکە تۆ خوار تا 2002 ئەڵی 18 ساڵە بەس خوار 2002 کە ڕومانتێکە جەناب لێرە بووی ئێستا باسی کەیسێکمان کرد 2001 4-5 ساڵە شووی کرد و 3-4 مناڵی لە بارچۆ یعنی کە باسی زەواجی قاسراتەکەین کاتە تەمەنێک دیاری کراوە مەرجێک دانراوە بۆ زەواج مەرجی تەمەنە کە پێویستە 18 ساڵی تاوا کرد بێ و کەسە بە تەنیا خۆی زەواجەکات ئەگەریش 16 ساڵی تاوا کرد بوو هەتا 18 لەگەڵ وەلیاواتە و کەسی کە بە خێویەکە باوکی بیادایکی بیاخۆت بەپی یاسا کەسێک دانرێ بۆ سەرپەرشتیاری لەگەڵ ئەوە ڕازیبوونی ئەو ڕازیبوونی کچەکە یان کوڕەکە ئەو کاتە زەواجەکە ئاکرێت بەڵام لە زەواجێکی تریش هەیە پێوترێ زەڕڕە قسوە ئەو زەڕڕە قسوایە زۆر کەس استیغلالی وەزعەکە ئاکات بەڵام بەپی یاسا تایەتی بەڵێ تا ئێستاش ئەوە ماوە کە کەسێک 15 ساڵی تاوا کردووە بەڵام 16 ساڵی تاوا نەکردووە لەم حاڵەتە کە ئەگەر پێویستێکی زۆر ئایا ئەو پێویستە زۆرە دیاری کراوە دیاری نەکراوە لەسەر سڵتەی حاکم خۆی وەستاوە کە پێویست بکات ئەم کەسە وا پێویستە کات تاوان کە سوکاری بانگەکرێ بە زۆری ئەوانن کە دایکیان نییە یا باوکیان نییە کەسێک بە خێوکەرێکی وایان نییە وا مەسلحەتی ئەو مناڵە لەویایە کە زووتر زەواج بکات بەڵام هەموو حاڵەتێک پێش 18 ساڵ ئەنێرێ بۆ لیژنەی تۆبی پێویستەکە بنێرێ بۆ لیژنەی تۆبی تەمەنەکە دیاریەکات کە بزانێ ئەم کەسە شایستەیە بۆ مناڵ بۆکە زەواج بکات چکە کە زەواجەکە مناڵ دروستکردن کە شایستە بوو حاکم بڕیاری لێ ناو کوردستانە کە ڕێگا پێنادرێ مادەم ڕێگا پێنادرێ بەڵێیان بن دەرەوەی هەرێمی کوردستانیان لە کەرکووکیان لە خانەقین و تا دیالە و کفری و ئەوانەش بەڵام لە خانەقینیش تقریبا ئێستا تۆزێک کەم بۆتەوە ینی ئەیان نێرن بۆ لیژنەی تۆبیەکە یاخود بەڵام لە سەر و 15 تا 15 تاوا کرد بوو بەڵێ لە دەروی هەرێم زیاتر واتە لە 15 ساڵیە لە دەروی هەرێم زیاتر زەواجەکەن بەڵام بۆچی زیاتر وایە نەخۆ لێرەش ئەیان نێرن بۆ لیژنەی تۆبی و بە زەڕڕە قسوا هەیە و قانونەکە ڕێگەی پیاوە زیاتر بابەتەکەوەیە کە زەواجی دووەمە بەداخەوە زۆربەی ئەوانی کە زەواجیان کردووە کە لە تەمەنێکی مناڵە زەواجەکەن زۆربەیان ناڵم هەر هەمیان زۆربەیان ئەوانن کە لە کۆتاییە لە تەمەنێکە جیا ئەبنەوە بۆ لەبەرەوەی کە یەکەم ڕازیبوونی خۆی لەسەر نییە دووەم هێشتا خوێندنی تاوا نەکردووە دوایە دووبارە بەردەم خوێندن کێشەکانیان لێوە دەست پێکایە کێشەی داراییان هەیە یا کێشەکانەوەی کە خەریکی خوێندن و ئاگیان لە ژن و مێردەکە ئاگیان لە یەکتر نییان زوو مناڵیانە بێ دووبارە کێشیان ئەکەوێتە بینەوە بەڵێ زیاتر ئەوانن یانی ناڵم هەمووی سەرەکیە وەڵام هۆکاری جیاوبوونەوە زۆرە بەڵام سەرەکی ترینیان ئەوەیە کە تەمەنیان مناڵە